بەڵام محتەواکەی پیادەکردنی شەریعەت بوو. کۆمەڵی دادگەری کوردستان لە وتاری سەرۆکی کۆنگرە کە لەلایەن مامۆستا عەلی باپیر پێشکەش کرا و لە بەلاغی کۆتایی کۆنگرەی چوارەمیشدا جەخت دەکاتەوە لەسەر چارەسەرکردنی پرسی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانی دیکە هەموو هەوڵەکانیشی دەخاتە گەڕ لە پێناو گەڕانەوەی کەرکووک و ناوچەکانی دیکەی مادەی 140 بۆ سەر هەرێمی کوردستان. دیارە کۆمەڵی دادگەری کوردستان لە کۆنگرەی خۆیدا لە بەلاغی کۆتایی کۆنگرەدا جەختی لەوە کردەوە کە بە تایبەتی ناوچە کەرکووک و کوردستانەکانی دەرەوەی هەرێم پێویستە گرنگی تایبەتیان پێ بدرێ پێویست بە هیچ شێوەیە ناکرێ وەکو هەرێمی کوردستان تەماشا بکرێ و ئەو سیاسەتە گەندەڵیە و بەرژەوەندخوازی حیزبی و شەخسیەی کە لە هەرێما بەرپاکرێ ناکرێ لە کەرکووکە پیادە بکرێ لە بەرەوەی کەرکووک فرەپێک هاتەیە کەرکووک پێویستی بەوەیە کە دەسەڵاتدارێک متمانەی هەموو هێزەکان بەدەست بێنێ و پێویستە لەسەر بۆ بەرژەوەندی گشتی بۆ هەمووان ئیشکا بۆیە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا و کۆمەڵی دادگەری ئێستا جەختی لەوەش کردوێتەوە کە پێویستە چۆن لە ڕابردوودا هەوێنی پێکەوە ژیانی پێکاتەکان بوونا لە داهاتوودا بە هەمان شێوە و جەختی لەوەش کردەوە کە هەموو حیزبەکان پێکەوە دەتوانن پێکەوە دەستکەوتەکان بچنەوە بەدەستی بێنن. هاوکات ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری لە کەرکووک گەشتبینن کۆمەڵ وەکو هەمیشە شان بەشانی هێزەکانی دیکە بەرنامە و پلانی هەبێت بۆ چارەسەرکردنی دۆخی ناوچە کێشە لەسەرەکان. بەڵێ دوایەوەی کە کۆمەڵ لە کۆنگرەی چوارەم ئەو گۆڕانکاریانە بەسەر هات و یەکێک لەو خاڵانە کە لە بەلاغی کۆتایی لە خاڵی پێنجەم گرنگیەکی تایبەت بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان درا بۆیە لەوێ تەوسیە کراوە فراکسیۆنی کۆمەڵ لە بەغا و هەروەها ماڵبەندەکانی سنووری ناوچە دابێنراوەکان کاری خۆیان بکەن و پرۆژەی خۆیان ئامادە بکەن بۆی لە قۆناغی داهاتوودا بزانین چۆن داکۆکی لەو ناوچانە بکرێ هەم لە ڕووی قانونیەوە هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی سیاسیەوە چونکە کۆمەڵی ئیسلامی کە پێشوو و ئێستا کۆمەڵی دادگەریە گرنگی تایبەتی پێدراوە و بە ڕازگۆیانە و دەستپاکانە داکۆکی لەو ناوچانە دەکات. خۆش بێدارە ئێمە لە 1990 مانگە کاتێک کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان ئەنجام درا دیارە ئێمە لە پێش کۆنگرەی لە کۆنگرەی سێمیشا کۆمەڵی ئیسلامی داکۆکی کرد بۆی کەوە بەرپرسێکی بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمدانا بەڵام ئەمەش زیادت چاتی کردەوە تەنانەت لە وتارەکەی مامۆستا عەلی باپیرە باسی ئەوەی کردکەوە ئەو شەڕی پۆستەکەوە لە بەغا ئاگرێ بۆ پۆست با شەڕی ئەو کرێکەوە ئێمە لە 16 ئۆکتۆبەرە لە 150 خاکی کوردستانمان لەدەزا بەڵێ کۆمەڵی ئیسلامی لەم کۆنگرێشدا جەختی کردەوە لەسەرەوەیکەوە ئێمە شەڕی ئەو ناوچە کوردستانیان خۆمان بکەنینکەوە ئێستاکە لەلانی حکوومەتی عێراقیەوە دەستی بەسەراگیراوە. کۆمەڵی دادگەری جگە لە جەختکردنەوە لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور هاوکات هەموو هەوڵەکانی لە ڕابردوو لەگەڵ حیزبە کوردستانەکانی دیکەی کەرکووک خستۆتە گەڕ بۆ پتەوکردنی تەباوی و یەکریزی نێوان حیزبەکان هەر بۆیە هەموو ئامادەیەکی خۆی دەربڕیوە بۆ هەر کارێک لە پێناو چارەسەرکردنی پرسی کەرکووک و ئاساییکردنەوەی ئەو ناوچانە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.